بن کاک عەبدوڵڵا سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریت خۆشحاڵم. سڵاو لێوە کاک هاودێرگیان هەر بژین و پێم خۆشە بڵێم سپاس بۆ کەیەنێن بۆ ئەو ڕۆڵی کە هەر لە سەرەتاوە گێڕای و پێشەنگ بوو لەوەی کە کەیەنێن کاتە مینبەرێک بۆ بەرگریکردن لەسەر دۆزی ڕەوای گەلەکەمان. دواتریش کۆ دەستگاکانی ڕاگەیاندن هەمان ڕێچکەیان گرتە بەر زۆرینیان تەبان هیوادارم بەردەوام بن هەر بژین ئەمە یەکێکە لە پایەکانی پێکەوە بوون و هێز بۆ ئێمە بۆ گەلەکەمان. زۆر زۆر سپاس. کاک عەبدوڵڵا جەنابتان لەو کەمپینەدا یاخود لەو پرۆسەیەدا بەشدار بوون و یەکێک بوون لەو ئەندامانیەوەی کە ئەو پرۆسەیەتان دروست کرد ڕۆشتن بەرەو ڕۆژئاوا بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری دۆخی ڕۆژئاوا بن و پاڵپشتی و پشتیوانی ڕاستە و خۆ بگەێننە ڕۆژاوای کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕۆژاوای کوردستان بوون. چیتان بینی؟ دۆخی ڕۆژئاوا چۆنە؟ زۆر سپاس. چیمان بینی کە بانگەوازەکەمان کرد بۆ ئەوەی بڕێپێوانێک بەرەو ڕۆژئاوا بکەین لە چەند سەعاتێکی کەمە بەدەنگەوە هاتنێکی زۆر باشە بوو. سپاس بخوا، سپاس بۆ ئەو میلەتە و ئەو کاتێک کە ئێمە ڕۆیشتین تا ئەو کاتێک کە هاتینەوە ئەبێ بیڵێم کار ئاسانیەکی تا ئەندازەیەک باشمان لە پرۆسەی پەڕینەوە بینی لە با بڵێن دەواازەی سمێڵکە. تەوان پێویستی بەوەیە کار ئاسانی زیاتر بکرێت بۆ هاتوچۆ بۆ گەیاندنی هاوکاری. ئەوەی لە ڕۆژئاوا بینیمان دوو وێنە بوو. وێنەیەکیان وێنەیەکی دڵخۆشکەر، وێنەیەکیشان وێنەیەکی تراژیدی. وێنە دڵخۆشکەرەکە ئەوە بوو کە ئێمە کە ڕۆیشتی ناوێ چ ئەو هاوڵاتیانەی کە بینیمان چ شەڕڤانان چ بەرپرسانی خۆسەری زۆر گەشاوە بوون، زۆر دڵخۆش بوون. ئینسان جاری وا هەیە لە تەنهاییایە پێی وایە بە تەنها ماوەتەوە، بەڵام کە ئەبینیە کە سوکارەکەی براکانی دۆستەکانی هاوخەمەکانی هاودۆزەکانی لە کوت و پڕپەیا بن دڵخۆشیکی زۆر زۆر گەورەیە. و لەم ڕۆوە با بڵێن ڕوخسارە جوان و دڵخۆشکەرەکە ئەوە بوو ئاوێزان و پێکەوە بوونێکی گرنگ دروست بوو. ئەو تەنهاییە تا ئەندازەیەکی باشتر ڕەویەوە و ئەوان هەرو چاوەڕوانیشان هەبوو تەبعاً لە هەموو کوردێکی ئەم سەرزەویە و ئێمە بینیمان بە چاوی خۆمان شەڕڤانان لەوێ خاڵی هەرە سەرەکی ئەوەیە کە پشتیان بە توانەکانی خۆیان بەستووە. ئەمە یەکێکە لە پێداویستی و پایە هەرە سەرەکیەکانی مانەوەی کورد. یعنی تۆ گرنگە پشت بە خۆت ببەسی نەک بە ئەوی تری هاوپەیمان، چونکە هەموو جۆرە هاوپەیمانێتیەک لەگەڵ ئەوی تری بێگانە کاتیە، بەڵام بوون و گرێدانت لەگەڵ گەلی خۆتا لەگەڵ کۆمەڵگەی خۆتا لەگەڵ خاک و دۆزی خۆتا بوونێکی هەمیشەیی و بەهێزترینە و ئەوان ئەو گرێدانیان تا ئەندازەیەکی زۆر باش دروست کردووە. ئێمە لە دەموچاوی ئەوانە لە خەڵکە سیاسی و چەکدار و ئاسایەکانیشە ئەم جۆرە لە معنەویاتمانە بینی ئەم پشت بەخۆ بەستنە، ئەم پشت بە گەل بەستنە، ئەم پشت بە کورد بەستنە بینیمان کە ئەمە زۆر زۆر مای خۆشحاڵی بوو. ئەوان ئەیانەوێ یاخود کاریان لەسەر ئەوە کردو لەسەر ئەو سەرزەمینە وێرانەیە دیموکراسی بقوڵخێنن، مافی مرۆڤ بقوڵخێنن، پێکەوە ژیان بقوڵخێنن، ژیانی ڕاستەقینە مانای پێ بدرێت لەوێ. زۆر دڵخۆش بوون، پێزانینیان هەبوو بۆ ئەو ئاگاداریشیان هەبوو لەوەی کە ڕەوەندی کوردی لە ئەمریکا و ئەوروپا و ئوسترالیا و کەنەدا لەسەر پێن ئاگیان لەوە بوو کوردانی هەر چوار پارچە لەسەر پێن. ئەمە قووەت و معنەویاتێکی گەورەی پێدان، ئەمە خزمەتێکی گەورە بەو ئەجەندای پشت بەخۆ بەستنە ئەکا. ئەوە ینی پلانێکی استراتیجیە بۆ هەرگەل و نەتەوە و پێکهاتەیەک کە ئەبێ دەستی پێوە بگرین. ڕوخسارە ناخۆشەکەی تراژیدەکەی چییە؟ تۆ لەگەڵ دوو جۆر کۆمەڵگا دوو جۆر هاوپەیمانە هەی هەنێک ئەوانەی کە بە شوناسی دیموکراسی، شوناسی مافی مرۆڤ، شوناسی ئازادی بانگەشەی زۆر بۆکەن کە ئەمە ئەمریکا و وڵاتانی زلهێز ئیدعای بۆکەن لەو چرکە ساتەیە کە ساڵانێکە کورد لە پێناو هەموو ئەم چەمکانە ئەم بەها مرۆیانە قوربانی ئەدا دەیان هەزار قوربانی داوە، ئەوانە لە چرکە ساتێکا تۆ ئەفرۆشن. ینی ئەمە دیوێکە. دیوێکی تری ئەوەیە تۆ لەگەڵ بەشی هەرە گەورەی ئەو کۆمەڵگەی لەم سەرزەمینە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئیمان و دینە هاوشوناسی کەچی ئەوانەش پشتی لەکەن نەک هەر ئەوە. ئەم دوو شوناسە، شوناسی دیموکراسی خوازەکان لەگەڵ شوناسی
ئاین خوازەکان ئەم دوانە دێن موامرە لە تۆ ئەەکەن لەگەلێکی مەزلوم لەسەر خاکەکەی خۆی ئەمە دیوە تراژیدەکە بوو ئەوان شەڕی بەرەی بێڕەوشتی سەرزەمینەکەن نەک هەر گروپێکی دیاری کراوە یعنی ئێستا جیهان دابش بووە بەسەر دوو بەرە بەرەیەک کە نوێنەرایەتی ویژدان و حەقیقەت و پێکەوە ژیان و ڕاستی و ئاوەدانیەکە بەرەیەکی تر نوێنەرایەتی جینۆسایت و داگیرکاری و کۆکردنەوەی پارە و زوڵم و ستەمەکە ئەوانەی لە ڕۆژ ئاوان نوێنەرایەتی ئەم بەرە ویژدانیەکەن معنەویاتیان وەکو خۆیان دائیمەن ئێڵێن بە زمان و بە ئەدەبیاتی خۆیان مۆراڵیان هەزارە ینی معنەویاتمان بەرزە ئێمە خۆمان درکمان بەمە کرد وەکووتم ئەمە بەشێکی لە ناوخۆ وەریان گرتووە بەشێکی تری پەیوەستە بە ئەو خۆپیشاندانانەی کە کراوە بۆیە لێرەوە یانێ پەیامێک بگەێنم بۆ ڕەوەندی کوردی نەک هەر لە پایتەختی وڵاتەکان لە تەواوی شار و شارۆچەکانی سەر زەمین لە هەر شوێنە کوردێک هەیە ئەوانەی کە لە واشنگتن و لە کالیفۆرنیا و لە باقی ویلایەتەکانی تری ئەمریکا خۆپیشاندانەکەن ئەوانەی کە لە لەندەن و باقی تری شارەکانی بریتانیا و ئەوروپا لە کەنەدا و ئوسترالیا خۆپیشاندانەکەن بەردەوام لەسەر پێبن بەڕێزان ئەم قسەیە لە من وەرگن ئێوە هەر یەک لە ئێوە شەڕوانێکن بەڵام دیوێکی تری ئەم جەنگە مینبەرێکی تر سەنگەرێکی تر کاریتیاکەن بۆیە بەردەوام بن پەیامەکانی ئێوە ئەرکەکانی ئێوە لە شوێنێکی تری شاوتومە چوار پارچەی هەرێمی کوردستان چەند گرنگە خەباتایە ڕەوەندی کوردی دە بەقەدرەوە گرنگە چونکە لەوێەوە جگە لەوەی لە ڕووی سیاسی لە ڕووی جەماوەریەوە ئەتوانی فشار دروستکەی ئەتوانی پەیام بگەێنی بە شەقامی بیانی ئەتوانی دەنگی لە ڕووی دیبلۆماسیەوە بگەێنیتە ناوەندەکانی بڕیار دۆخیوایە کە مەسەلەن بەڵێ کورد کە تەنیایە یەکێتی ئەوروپا ئەمریکا ئیسرائیل دەوڵەتانە ڕۆڵی یەکلاکەرەوەیان بەڵێ خۆ ئەوانە بەشێکن لە موامەرەکە بەشێکن لەو کۆدەتا و گەلە کۆمەیی کە لەسەر کورد هەیە تۆ گرنگە ویژدانێکی زیندووبی لەسەر پێبی بۆ ئەوەی حەقیقەت بگەێنی بۆ ئەوەی بە ئاگایان بێنیتەوە بۆ ئەوەی بڵێ ئاشتییان نەبێ بۆ هەمووان بێیان نەبێت بەڵام ینی بەشێکیش پێیان وایە ئەم ڕۆژگارە ئەم سەردەمە سیاسەتی ئەم قۆناغا خۆپیشاندان و ناڕەزایەتی پرۆڵێکی کاریگەری نییەوە قەناعەتی زلهێزەکان و حکوومەتەکانی دنیا ناگۆڕێت ڕێک بە پێچەوانەوە هەر لەم دۆزەی ئێمە لە دۆزی ڕۆژئاوا تاوەکو پێش ئەوەی کە خۆپیشاندانەکان فراوان بن گەلە کۆمێل لەسەر ڕۆژئاوا زۆر بەخەستی کاری ئەکرد وە بیر لەوە ئەکرایەوە تەنان باشووری کوردستانی بگرێتەوە و شتێک نامێنێت نە بە ناوی ڕۆژاوانە بە ناوی هەرێمی کوردستان بەڵام ڕێک خۆپیشاندانەکانی خەڵک لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئاستی ڕەوەندی کوردی و ئەو بەرگریە قارەمانانەی کە شەڕوانان کردیان ئەم سێپایە سەرەکیە توانیان هاوکێشەکە بە تەواوی بگۆڕن ئێستا زمانی قسەکردنی ئەوان تیمی گەلە کۆمەچیکە ئێستا زمانی قسەکردنیان زمانی جوڵیان ئەسڵەنەوەن ئامادە نەبوون لە سەرەتاوە یەک دقە ئاگر بەس ڕاگەن ئێستا ئامادەن بشتە ژێرباری ئەوەی 15 ڕۆژ ئاگر بەس ڕابکەن 4 ڕۆژ ڕاگەن و دوای بەڵێ من لە خۆشیوە نەهاتووە ئێمە ئەگەر بێدەنگ بواین ڕێک وەکو مەڕ سەریانە بڕین سەربڕینی فیزیکینە سەربڕینی شوناسمان وەکو زمان وەکو کللتور وەکو مێژوو وەکو کورد ینی ئەوان ئەجنداکە فیزیکیش تاقییان کردو هیچ فیزیکیەکان ئەوان بە فیزیکی ئەتوانن زەربەمان لێ بدەن بەس ناتوانن بمان سەڕنەوە بەس ئەوان بیریان لەوە ئەکردەوە کە ئێمە نەبین وەکو کورد بەڵام ڕەوەندی کوردی کە لەسەر پێن کە باشوور لەسەر پێیە کە باکوور کە ڕۆژهەڵات کە ڕۆژ ئاوا خۆی شەڕێکی قارەمانانە ئەکەن چ بە کچ بە کوڕ هەموو ئەمانە توانی پێیان بڵێن نا و ئەو نایی کە بەڕێز مەزلوم عەبدی ئەیکە ئەگەر نای شخصێک نییە نای گەلێکە نای نەتەوەیەکە و ئەو نایە هەرگیز ماناوەەر ناگرێ هەرگیز قووەتی نییە هەر نای شخصێکە بەس کاتێکە میلەتێک لە پشتی ئەوەستێ میلەتێک ئەڵێنا ئەم میلەتەکە ئەڵێنا بەهێزترین چەکە بەهێزترین ساروخە هەتوانێت ڕێگە لە بەردەم بێڕەوشتی ئەمریکا بگرێ ڕێگە لە بەردەم پرۆسەی جینۆساید و کۆمەڵکوژی بگرێ بۆیە بەلامەوە گرنگە لەم قۆناغەدا ببوورە کاک عەبدوڵڵا پێ دوایە لەم قۆناغەدا کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە ئاستی دنیادا لە پشتی ناکەی مەزلوم عەبدیەوە بە یەکگرتووی وەستاون بەڵێ بە تەئکید ینی بیرمان نەچێت ینی هیچ ئاین و هیچ گوتارێک ناتوانێت کۆی کۆمەڵگەیەک ڕازی بکە و بە یەک ئاراسەی بکە بەڵام
ئێستا ئێمە بۆ یەکەم جار لە مێژووی 200 ساڵی ڕابردووە هەست بە پێکەوەبوونێکی ڕاستەقینە ئەەکەین ئەگەر ئیجازە بدەی هەنە شتەیە بیڵێم لە سەردەمی ئەحمەدی خانیەوە تا ئەگا بە حاجی قادری کۆی تا ئەگا لە مێژووی شەرفنامەی شەرفخانی بەدلیسیە تا ئەگا بە ئەدەبیاتی کورد تا ئەگا بە شعرەکانی بێکەس هەمیشە جۆرێک لە سەرکۆنەکردن بۆ ئینسانی کورد هەبووە کە گەلی کورد یەک ڕیز نییە گوتارێکی هاوبەشی نییە چیرۆکێکی هاوبەشی نییە مەسەرەن ینی کە بێکە ساڵێک کورد ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە ئەم قسەیە لە خۆوە نییە بێکە سەیری سەدان ساڵ پێش خۆیەکە دەیان ئەزمموی شکست و خۆخۆری و خیانەتی تایە باشە ئیتر دێ دەردەدڵیەکە شاعیرە گەورەکان ئەدی بە گەورەکان تەنانەت نووسرە بیانەکان کە دێنە ئەم سەرزەوێ ئەڵێن خاڵی لاوازی کورد تاکە خاڵی لاوازی کورد ئەوەیە کە پێکەوە نین یەکتر ئەخۆن خیانەت لە یەکتر ئەکەن بە قازانجی داگیرکەر و دوژمنەکانیان ئەمڕۆ ئەم هاوکێشەیە بەرەو گۆڕانکاری ئەڕوە لەسەر دەستی کێ لەسەر دەستی حیزبێکی دیاریکراونە کەسێکی دیاریکراونە لەسەر دەستی تاکەکانی کورد لەسەر دەستی کۆمەڵگەی کوردی بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم ئێستا بزاوتی نەتەوەیی کورد ئەگەر لە ڕابردووە لە فۆرمە کلاسیکەکە ناوی کوردایەتی بوو بێ کە ئێمە ڕەخنەمان لەم فۆرمە هەیە ئێستا ئەم بزاوتە بەرەو گەشە ئەچێ بەرەو گەشە ئەچێ لە ڕووی وجدانیەوە لە ڕووی معریفی و ئەخلاقیەوە ینی ئێستا ئەگەر پێشتر مەسەڵەن بەڵێ لە ڕووی وشیاری تاکەوە لە ڕووی وشیاری سیاسیەوە لە ڕووی وشیاری و بە ئاگاهاتنەوە و ڕابوون لە بەرامبەر دەقی دینە ئێمە مسلمانین لە ساڵانی ڕابردووە بە ناوی ئاینەوە ئەنفا لەکراین ئێمەی دیندار قبوڵمان نەکرد پێمان وابوو ئەمە ڕاستە بەس ئێستا کۆمەڵگەی ئێمە مامۆسایانی ئاینی لە پێشی پێشەوەن بۆ ڕاستکردنەوەی ئەم ناپاکی کە بە ناوی ئاینەوە لە ئێمە ئەکرێ بۆیە ئێستا ئێمە ئەتوانین بڵێن لە قۆناغی کوردایەتی کلاسیکیەوە بەرەو قۆناغێکی تر ئەڕۆین کە ئەتوانێت ناو بنرێت یەکێتیەکی نەتەوەی دادپەروەرانە کە لە بینی ئەم دوو چەمکە یەک دنیا جیاوازی گەورە هەیە لە یەکەمیانە جۆرێک مەسەلەن ئینتیما بۆ خێڵێکی دیاریکراو هەیە بۆ ناوچەیەکی دیاریکراو هەیە بۆ حیزبێکی دیاریکراو هەیە بۆ بەرژەوەندێکی دیاریکراو هەیە بەس لە یەکێتی نەتەوەی دادپەروەرانە ئێستا تۆ سەیریکە لە هەولێرە هەولێر و سلێمانی و بادینان و کوردی واشنگتن و کوردی قامشلۆ و کوردی دیاربەکر و کوردی سنە و مەریوان و ئەوانە یەک شعوری هاوبەشیان بە دروست ینی ئایدۆلۆژی و بە هەرچی سەیریکان لە مەسەرەن ئەمە ڕیشەکەی لەکوایە ڕیشەکەی لە ناو ئینتاکی کوردیایە چ تاکێک تاکێکی ڕابوو تاکێک کە لە ناو خۆیان پرۆسەی خۆناسینی سەرپێ خستووە شۆڕشێکی معریفی جۆرێک لە ڕێنیسانس وەکو ئەوترێ تێگەیشتن لە مانای نەتەوەی بوون تێگەیشتن لە مانای بڵین ئێستا قۆناغی ڕێنیسانسی کووردە لە ڕووی نەتەوەیەوە بەڵێ ئێستا لە دەستپێکێکی زۆر کاریگەر و گرنگین ئەبێت دەستی پێوە بگرین ئیسیسماری تیا بکەین ئەم جۆرە لە شعوری نەتەوەی ئەو جۆرە نییە کە ئەویتری نەتەوەیەکی دەبێت بسڕێتەوە نا شانازی بەبوونی خۆیەوە کە لە بوونی خۆیەوە لە ڕیشەی خۆیەوە لە نیشتیمانی خۆیەوە لە ناسنامەی خۆیەوە هێز وەرەگرێ بەڵام کار لەسەر ئەویتری داگیر ئەوە ناکاویتری داگیر پێ مەسەرەن ینی ئینتیمایەکی نەتەوەییە بەبێ ینی دوور لە هەموو ڕەگەزێکی فاشێت هیچ فاشێتێکی تیان نییە نا ڕەگەزی بەرگریتایە نەداگیرکاری قبوڵەکان نەداگیرکەرە نەستەمکاری قبوڵەکان نەستەمکارە ینی ئەمە دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان گەشەکردنی بزاوتی نەتەوەییە ئەم بزاوتە ئێمە پێویستە تیۆریزە بکرێت ئەبێ مانای پێ بدرێت کاک عەبدوڵڵا ورد لەسەر ئەم قۆناغ بەندیانە قسەت کرد بە کورتیش بەڕاستی کە ئێمە ئێستا لە چ قۆناغێکاینەوەی کە ناوت قۆناغی یەکێتی نەتەوەیی دادپەروەرانە بەڵێ ئەم قۆناغی یەکێتی نەتەوەیی دادپەروەرانە ئەم چالاکیە لەسەر شەقامی کوردی تەمەن لە ئاستی سیاسیشە هەر درکی پێدەکرێت کاریگەری دەبێت لەسەر دیاریکردنی چارەنووسی ڕۆژاوای کوردستان بە خواستی کورد بەدڵی کورد باوەڕم وایە ئێمە دوژمنەکان هەندێشتیان لێوەرگرتینەوە داگیرکەران هەندێشتیان لێوەرگرتینەوە بەڵام هەر خودی داگیرکەران کۆمەڵێشتیان لە ئێمە زیندوو کردەوە ینی من لێت ناشارمەوە ڕاستە نیگەرانین لەوەی کە لە ڕۆژاوا ڕووەدا نیگەرانین لەوەی هەموو کۆمەڵگەی دەسەڵاتداری باسەکەم گەلان باس ناکەم دەسەڵاتداری سەرزەوی پشتیان تێکردیون و خەریکی موامەرەن لەسەر ڕۆح و جەستە و بوونی ئێمە
بەڵام لەوە دڵخۆشم کە ئیتر ئەو هێزە ڕاستەقینەی کە ئەتوانێت بربەست بێ لە بەردەم هەموو پلانێکی داگیرکاریە لەناو خودی خۆمانە زیندووەتەوە کرۆکی هەر گۆڕانکاریەک کرۆکی هەرگی هەیەزێک لەوی تران نییە لە خودی خۆمایە ینی تۆ ئەگەر ئەتەوێت لە ئەسەر ئاسی ئەم هەرێمە حکومڕانیەکی باش بنیاد بنێی ناکرێ بە ئەویتر بڵێ باش بە ئەبێ بخۆم باش بم ناکرێ بە ئەویتر بڵێ ستەمم لێمەکە ئەبێ بخۆم ستەم قبول نەکەم نابێ بە ئەویتر بڵێ خوایە گیان داگیرم نەکە ئەبێ خۆم چەک هەڵگرم و داگیرکاری قبول نەکەم ئەمەیە کەرەستەی پاراستنی ڕۆژاوە ئەمەیە کەرەستەی پاراستنی هەرێمی کوردستان و بست بە بستی با بڵێن خاکی کوردستان و ئەمەیە کەرەستەی پاراستنی پێکەوە ژیانیش لە نەتیجە بوونی هێز جاریوە هەیە ڕەگەزی ئەوەیە تۆی تر تۆ قبوڵم بکەیت تۆ هێز هەبوو من نەمبوو ژیانی من بە پێی پێوەرەکانی بەرژەوەندی تۆیە بەڵام کاتێکا من بەهێزم لە خۆمە خۆم ئەناسم بناغەیەکی معریفیم هەیە تێگەیشتن هەیە ئەزانم منیش مرۆڤم مافی ژیانم هەیە لێرەوە هێزم هەیە کە هێزم هەبوو گفتوگۆکەین گفتوگۆمان هەبوو ئەوەی لە سەدی ڕێەکەوین هاوتایی تایە هاوسەنگی تایە بەڵام داگیرکەر ئەوێت تۆ چۆن مرۆڤێک بە دروستکە داگیرکەر دێ پێتەڵێ گەلی کورد ئێوە موسڵمانن ئێوە ئیماندارن نابێ بیر لەوە بکەنەوە کە دەوڵەتان هەبێ نابێ بیر لەوە بکەنەوە ژیانتان هەبێ ئێمە مادام دەوڵەتێکی عەرەبی دەوڵەتێکی تورکی دەوڵەتێکی فارسی موسڵمانین ئێوە تەبیعی وەرنوک و هاوڵاتیەک بژین واتە ئەو گوتارە ئاینی کە ئەو هەیەی خۆی لە باپلێکی باڵا داناوە تۆی کورد ئەبێ سەرداربوونی ئەو قبول بکەیت لەبەر چی لەبەر ئەوەی دیارە ئەمە وتارێکی فاشی بەڵێ ئەمە ئەوە سوڵتە هەمیشە سوڵتەی ئەو دەسەڵاتی نەتەوە سەردەستەکان هەمیشە کەڵک لە گوتاری نەتەوەی وەرەگرن بە قازاندی ئەجلەی خۆیان هەمیشە کەڵک لە گوتاری ئاینی وەرەگرن بۆچی بۆ بەرهەمهێنانی تاکێکی کورد ئەڵێ عەبڵای مەلانووری تۆ موسڵمانی مادام موسڵمانی تەواو شکوری خوا بکە کە موسڵمانی ئیتر تۆی موسڵمان ئەبێ منی دەسەڵاتداری نەتەوەی سەردەست مادام شوناسی نەتەوەیم هەڵگرتووە ئەبێ من قبول بکەیت واتە کاک ئاودێرگیان ئەم دێت ئەوێت چ تاکێک بۆ دروستکە بە ناوی ئاینەوە ئەوێت تاکێک بۆ دروستکە داگیرکاری قبول بکەیت ستەمکاری قبول بکەیت ئەوە قبول بکەیت ئەو پلەیەکە تۆ پلە دووی ئەم خاکەی کە هەتا گرنگ نییە بەرگری لێ مەکە شوناسەکەت گرنگە ئەم گوتارە قەومیەی ئەوی تر دێ چیەکە دێ پێت ئەڵێ ژنی کورد پێویست ناکە بەرگری کار بێ وەکو چۆن نابێ پیاوی کوردیش بەرگری کار بێ من بیرمە کە داعش هات و کەرکووک کەوتە ژێر دەستی کورد زەنگی ئاگادارکردنەوەمان زۆر لێدا باسی ئەوەمان کرد ئەم قۆناغێکی نوێ دەرفەتێکی زێڕینە بۆ گەلی کورد پێویستە هەرچی زووە هێزی پێشمەرگە یەک بخرێ دامەزراوەکانی حکومڕانی یەک بخرێن پێویستە کار لەسەر بنەمای دەوڵەتداری بکرێ پێویستە حیزب و خێڵ و دەست بنەماڵەت تێپەڕێنرێ ئێستا لەبەر ئەوەی مەترسیەکی جددی لەسەر هەموو کوردێک هەیە بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بە هەژار و دەوڵەمەنەوە گوتارێکی هاوبەش دروست بووە بەڵام خەتەرناکە خیانەت و ناپاکیە گەرەمە شتێکی کاتی بێ دەسەڵاتداران وەکو تاکتیکێکی کاتی کەڵک لە خرۆشانی شەقام وەربگرن لە پێناو پاراستنی خۆیانە ئەمە خیانەتێکی زۆر زۆر گەورەیە پێویستە وەبەرهێنان لەسەر ئەم گوتارەنەتەوەیە بکرێ پێویستە وەکو چۆن من باسم کرد پێویستە مانایەکی تری پێ بدرێ پێویستە بکرێت بە ڕەگەز و دەرفەتی بەخۆداچوونەوە بنیاتنانی ئەو دامەزراوانەی کە ئەشێ لە داهاتووە هەم خاکی پێ بپارێزین هەم شوناسمان ئەگەر بەم شێوازە تەعامل لەگەڵ بابەتەکە بکەین ئێمە ئەتوانین بڵێن وەرچەرخانێکی مێژووی لە گەلی ئێمە ڕووەدا داخڵبوونمانە بۆ ناو مێژوو لە ڕوانگەی هەندێک مەسەلەن بیرمەندەوەیکی وەکو هیگڵ ئەڵێ ئەو گەلەی نەتوانێت گۆڕانکاری لە ڕووی معریفەوە لە خۆیان بکە ناچواتە ناو مێژوویەوە ئێمە ئەگەر سەیری سەدان ساڵی ڕابردوو بکەین خۆخۆری هەبووە پەرتەوازایی هەبووە بۆیە لە دیدی ئەوە
ئێمە مادامەکو 100 ساڵ پێش ئێستا و ئێستامان وەکو یەکە کەواتە لە ناو مێژوانین بەڵام ئێستا کە جۆرێک لە گوتاری هاوبەش دروست بووە ئەمە دەستپێکی ئەوەیە کە ئێمە داخلی ناو مێژوو بین ئەم داخلبوونە بەمانای چی واتە خاڵی وەرچەرخان واتە دۆزینەوەی حەقیقەت دۆزینەوەی حەقیقەتێک کە دیایە تاکێکی کوردی هەیە ئەم تاکە ڕابەرە ئەم تاکە خاوەن قەرارە ئەم تاکە چیتر خۆی لە ویتری داگیر کرد بەکەمتر نازانێت کاک ئەو دێرخاڵێک هەیە زۆر زۆر گرنگە مەسەرەن ئێستامە زۆر جارە باسی سەلاحەدینی ئەیوبیەک لێ حەزەکەم لێرە باسی بکەم سەلاحەدینی ئەیوبی من بۆ خۆم وەکو نمونەیەکی باڵا لە ژیانی خۆما تەماشایەکەم ئەمە ئەم بابەتە پەیوەندی بەوە نییە ئەو مسلمانەیە مسلمان نییە سەلاحەدینی ئەیوبی ڕەمزێکی گەورەی کوردیە بۆ من بەڵام سەیری کە منی کورد چۆن تەعاملی لەگەڵاکەم ئەوی تری داگیرکەری بەناو مسلمان چۆن تەعاملی لەگەڵاکە ئەو کاتێکە لە گوتاری ئیسلامیانەی خۆیان دێت بە من ئەڵێن ئەحفاد یاخود نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی ئەمەی بۆ ئەوە نییە منی تاکی کوردی بە سایکۆلۆژیای سەلاحەدینی ئەیوبی وەکو ڕابەرێک بیر بکەمەوە باشە ئەو ئەوێ بڵێ سەلاحەدینی ئەیوبی مسلمان بوو تۆش مسلمانی باشە ئەم دوو خاڵەمان هاوبەشە بەس خاڵێکی تر هەیە سەلاحەدینی ئەیوبی مسلمان ڕابەر بوو باشە ڕابەری ئەوانی تریش بوو ئەو ئەڵێ تۆ مسلمان بە بەس ڕابەرایەتەکەی سەلاحەدینی ئەیوبی بۆ من باشە بەڵام منی کورد ئەبێ چۆن تەعامل لەگەڵ ئەم بابەتە بکەم ئەبێ منی کورد وەکو سەلاحەدینی ئەیوبی ڕابەر بیر بکەمەوە ئەو ڕابەرەی کە خۆی بەکەمتر لەوی تری تورک بەکەمتر نازانی لەوی تری عەرەب بەکەمتر نازانی هاوڕێگیان ئەمە زۆر زۆر گرنگە باسی بکەین زۆر گرنگە ئێمە لە پرسی سەلاحەدینی ئەیوبیە ڕابەرایەتی بچینە شوێنی ڕابەرایەتیەوە نەوەک پاشکۆیەتی ئەم شعورە بۆ کورد دروست بێ کە دەتوانێت ڕابەرایەتی بکە نەک پاشکۆیەتی بەس ئەوی تری داگیرکەری بەناو مسلمان ڕابەرایەتەکە ئەبا بۆ خۆی ئەڵێت پاشکۆیەتەکە بۆ تۆ ینی ینی ئەوەی کە جەنابەت دەتەوێت بفەرمووی دایانەوێت بڵێن ئێوە لەگەڵ سەلاحەدینی ئەیوبیە یەک خاڵی هاوبەشتان هەیە هاودینن بەڵێ ئەگیناوکو ئەو ناتوانن سەرکردایەتی بکەن ڕابەر باش ئێمە لێرە کەوینە بەردەم دوو خاڵ هاوڕێگیان بەلامەوە گرنگە لە بەردەم دوو خاڵ دەسەڵاتێکی ئاینی دەسەڵاتێکی سیاسی باشە ئەو ئەڵێ لە دەسەڵاتە ئاینیەکە کە بریتە لە پاسیڤبوون لە تەسلیم بوون لە هاوشوناسی من و تۆ لەوایەکین بەس لە سوڵتە و دەسەڵات و ئیمبراتۆری بوونە تۆ خۆت داببڕە لە سەلاحەدینە ئەیوبی ڕابەرەکە باشە ئەلێرەوە گرنگە ئینسانی کوردی خۆی لە ڕابەرەکە ببینێت چونکە لە بابەتی ڕابەرایەتەکە نیشتیمان هەیە لە بابەتی ڕابەرایەتی سەلاحەدینی ئەیوبیە منی کوردی دەسەڵاتدار باشە کاک عەبدوڵڵا پێشتر جەنابەت دەزانی هەمیشە گلەی لە گەنجانی کورد لە هاوڵاتیان یاریێمی کوردستان دەکرا کە ئینتیمای نەتەوەییان زۆر لاوازە لە پرسەنەتەوایەتیەکانە بەدەم پرسەنەتەوایەتیەکانەوە نایەن یعنی ئەو ڕخنەیان لێ دەگیرا ڕقیان لە ئەحزابی سیاسی دەسەڵات گواستۆتۆ بۆ ڕق لە میلەت و شوناسی نەتەوەیی کە ئەمە هەڵەیە پێدوانیە ئەم ڕووداوانەی ڕۆژ ئاوا عکسی ئەمەی سەلماند ئێمە بۆچی ناومانە یەکێتی نەتەوەی دادپەروەرانە لە یەکێتی نەتەوەی دادپەروەرانە چیتر نخبەیەکی سیاسی خاوەن قەرار نییە نخبەیەکی سیاسی استراتیژ جار ناڕێژێ نخبەیەکی هێز لای نخبەیەکی سیاسی نییە لە یەکێتی نەتەوەی دادپەروەرانە گەنجان ئەوانەی کە لە تیکتۆک و لە فەیسبوک و لە ئینستاگرامە ڕۆڵیان هەیە ئێمە پێمان وابوو هیچ خەمێکی نەتەوەی و نیشتیمانی و دادپەروەریان نییە ئەمانە دێنە پێشەوە کاریگەری گەوریان هەیە ڕۆڵێکی سەرەکی ئەگەڕن ڕێک بە پێچەوانەی ئەو شوناسەی کە بۆیان دیاری کرابوو کە پێمان وابوو لە داهاتووە جیلێکی مردوو دێتە پێشەوە هیچ شعورێکی نییە هیچ گرێدانێکی نییە گرەیبدا بە خاک و دۆزی خۆیەوە ڕێک بە پێچەوانەوە لێ ئەمەیە فەرقەکە لەگەڵ کوردایەتی کلاسیکیە ڕێک لەمەیانە تۆ سەری کە من دوێنێ لە بەردەم لە سەهۆڵەکە بووم ئاوا وەستا بووم سیرمە کرد تووشی سەرسوڕمان بووبووم واللهی 100 کەس تێپەڕی هەشتای گەنج کچ و کوڕ بوو کچ و کوڕی گەنج باشە ئەمە یەکێتی نەتەوەی دادپەروەرانەیە کەتیایە ئەو کچ و کوڕانە بەشێکن لە پرۆسەی بڕیار بەشێکن لە پرۆسەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرگریکردن لە نیشتیمان باشە لە کاتێکە ئەمنەوەیە لە ژێر کاریگەری سیاسەتی دەوڵەتە داگیرکەرەکانی تورک و فارس و عەرەب بووە لە ناو
هەرێمی کوردستان لە پارچەکانی تریشدا بە چەندین ئەجێندای جیاواز هاتوونەتە ناو مجتەمەعەکەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی دامەزراوە و دروستکردنی دامەزراوە بۆی کاریگەری لەسەر کاڵکردنەوەی ئینتیمانی کەواتە کاکە ئەو دەرگیان کاتێکە دۆزەکەی ئێمە دۆزێکی ڕەوایە کاتێکە ئەم دۆزە ڕەوایە بەرگی حیزبی بوون بەرگی خۆپەرسی بنەماڵەیی بوون هەلپەرسی بەم بەرگا ئەکرێ تەواوی سەرچاوەکانی هێز کە گەنجە کە ژنە کە سەرمایەدارە کە ڕۆشنبیرە هەموو خۆی ناکا بە خاوەنی بەس کاتێکە حەقیقەتی ئەم دۆزە جارێک لە باشوور دەرەکەوێت جارێک لە ڕۆژهەڵات جارێک لە باکوور ئێستا لە ڕۆژئاوا دەرکەوتووە هەمووان دەست و پەنجە لەگەڵ حەقیقەتی دۆزەکە نەرمەکەن و خاوەندارەتی لێەکەن بۆیە خۆ هەر گەنجەکان نین دێنە پێشەوە ژنان هاتوونەتە پێشەوە ڕۆشنبیران هاتوونەتە پێشەوە سەرمایەدارەکان کاکە من ئاگادارم سەرمایەدارەکان هاتوونەتە پێشەوە باشە ئەمەیە سەریکە ئەم ڕۆڵە دەستە جەمعەیە جۆرێک لە هاوسەنگی دادپەروەری لە خاوەندارێتیە لە ئەرک و مافادا جەناب دوو کوچالێکێکی سیاسی لە ناو وردەکاری ڕووداوەکان و خۆپیشاندانەکانە هەی شایەتیت بۆتە دەم ئاگام لێ ئەندامی دروستکردنی بەشێکی زۆر لەم کەمپین و پرۆسانەی باشە ئەمە قۆناغی زێڕینی کووردە قۆناغی زێڕینی نەتەوەی من ئەتوانم بڵێم دەستپێکی ڕێنیسانس و ڕابوون و ژیانەوەیە ئێستا ئێمە لە بەردەم پرۆسەی ژیانەوەین بۆ ژیانەوە یانی چی بەلامەوە گرنگە ئەم چەمکەت بۆ ئینکەم ژیانەوە شتێک هەیە لە چرکە ساتێکە بوونێک هەیە ئەم بوونە بەرەو کزبوونە ڕوە لەسەر بنەمای داگیرکاری بێت لەسەر بنەمای پەرتەوازەی ناوخۆ بێت بەڵام ئێستا ژیانەوە هەیە بۆ نمونەم باسی چیم کرد حەزەکەم ئەم جوملە بڵێم ئێمە ئەفسانەیەکمان هەیە لە دەربەنیخان بە ناوی ئەفسانەی تونی بابە لە ئەفسانەی تونی بابە تۆ بڕۆ سەیری ئەفسانەی وڵاتان بکە هەمیشە باسی چیەکە ئەڵێ مەلیکێک هەبوو دوژمنێک هەبوو داوای ئەکرد لە گەنجان کچێکی هەبوو مەلیکەکە داوای ئەکرد هەر گەنجێک بڕوە ئەو دوژمنە بکوژێ یا فڵانەت شت بکە ئەوە کچەکەی ئەبەخشێ بە کوڕەکە لە ئەفسانەی تونەکانی بابەتەکە بەم جۆرە نییە خێزانێک هەیە بریتە لە پیاوێک بریتە لە ژنێک بریتە لە گەنجێک کاتێکە ئەژدیهایەک دروسە بێ ئەم ئەژدیهایە چیەکە ئەم ئەژدیهایە مەترسی لەسەر کۆی نیشتیمانەکە دروستەکە ئەی باوکو و دایک و کوڕەکە چیەکەن ئەوە نییە ژنەکە دانیشتی بێ بە دیار باوکەکەەوە بڕوە ئەو ڕزگاری بکە ژنەکە هاوتەریب لەگەڵ باوکەکە بیرەکاتەوە استراتیژ دانێ باشە ڕۆڵی هەیە لە کوشتنی ئەژدیهاکە ئەم ژنە چیەکە ئەم ژنە ڕۆڵەکەی وەکو پاڵەوانێک پەروەردە و دروستەکە سەیریکە ئەوەی کە ژنێک لە ڕۆژ ئاوا لەسەر بینایەک قەناسی بەدەستە کە سەیری ئەم چیرۆکە ئەەکەی ئەمە چیرۆکی هاوبەشە کە سەیری ئەم چیرۆکە ئەەکەی گرێدانێکی بکە لەگەڵ ژنە پاڵەوانی تونەکانی باوە ئەمرا ئەو ژنە نییە ژنێکی کاڵا بێ باوک بیبەخشێ بە ئەوی تر بەڵکو ژنێکە هاوشانی مێردەکەی هاوشانی براکەی هاوشانی باوکی ئەجەنگێ ئەمەیە چیرۆکی هاوبەش ئێستا سەیریکە ئێمە لە کەزی ئەو خاتونە باشە لەوێ لە چیرۆکی ئەفسانەی باو ئەمرا خانزادەخان هەیە لەوێش ئەو کچانە هەیەکیان کە کەزەکە یاخود پەلکەکەی ئەبڕن بەینی زمانی ئەمەی گەرمیانی لەگەڵ ئەو ژنەی کە قەناسێکی بەدەسە ئەو ژنە ئەو ژنەیە کە حەقیقەتە ئەمە ڕیشەی کووردە ئەمە ڕیشەی مرۆڤ بوونە ئەمە ڕیشەی ئازادی و بەرگریە ئەم ڕیشەیە ئەمە ژیانەوەیە ئاسەیریکە ئەگەر 10,000 ساڵ پێش ئێستا ئەم ئەفسانە و چیرۆکە دروست بوو بێ ئێمە خەریکە لە کۆنستی ئێمە کاڵ ئەبێتەوە و نامێنێ یا خەڵکانێک بەمە بەست و بێمە بەس ئەیانەوێ ئەم ئەفسانەیە بشێوێنن ئەوەتە لە کۆبانی ئەوەتە لە شێخ مەقسوود حەقیقەتی ئەو ژنە دەرەکەوێتەوە حەقیقەتی ئەو باوکە حەقیقەتی ئەو گەنجە پاڵەوانە کە ئیتر بە شمشێرەکەی ئەڕوا دوژمنەکە ئەکوژ زۆر باشە کاک عەبدوڵڵا پێ دوایە پێویستە ئەم خۆپیشاندانانە بەردەوامی هەبێت کاک ئەو دیار هیچ مەجالی تیان نییە من یانی تکا ئەەکەم جارێکی تر تکا ئەەکەم با بەردەوام بێت بەردەوام بێت ئێمە هەر لە بەردەوامیمان لەسەر جادا خەریکی دوورخستنەوەی مەترسیەکانی دوژمن نین خەریکی دروستکردنی خۆمانین خەریکی دۆزینەوەی خۆمانین خەریکی مانا بە خۆمانە دەین خەریکە حەقیقەت و قوڵایی مرۆڤبوون و کوردبوونی خۆمانە دۆزینەوە خەریکە ڕەگەزەکانی هێز لە خۆمانە دۆزینەوە بەڕێزان ئێمە پێمانی کاگاو دەریگە من پێم وتی لە ڕابردووە ڕەگەزی ڕاستەقینەی ئاینی ئیسلام بریتە لە قبوڵ نەکردنی ستەمکاری و داگیرکاری ئێمە فێر ئەکراین بە ناوی ئاینەوە
هەم ستەمکاری قبول بکەین هەم داگیرکاری قبول بکەین پێشمانەوترا موسڵمان ئەوەتە ئێستا مامۆسایانی ئاینی ببوورە ئەوەتە ئێستا مامۆسایانی ئاینی لە پێشەنگانی ئەم بزاوتە نەتەوەیە ئینسانیە گەشە کردوان کە ژیانەوەیە کە دێن پێمانەڵێن ئەی تاکی کوردی ئەبێ خاڵی هێزی خۆمان لە ئاینەکەمانە بدۆزینەوە پێکەوەبوونمان لە ئاینەکەمانە بدۆزینەوە پێکەوەبوونمان لە دادپەروەری و دیموکراسیا بدۆزینەوە پێکەوەبوونمان لە خاکەکەمانە بدۆزینەوە بێگومان ئەمە کاگاو دێر بە خۆپیشاندانێک و دوو خۆپیشاندان بە مەترسیەک ئەم پرۆسەیە دروست نابێ ئەبێت لە ئاستی هەموو دنیا ئەم گرێدانە دروستکەین و بەردەوام بین بێت تکایە بەردەوام بن چەندین لاوە بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ ڕۆژ ئاوە دەبێت ئەم کەمپینە چۆن بکرێەوە داواکاریەکانی ئەوان چی بوو پێداویستەکانی ئەوان چییە بەبێ ئەوەی باسی بکەن کە ئێمە بە چاوی خۆمان بینیمان پێداویستەکانی ئەوان پارەیە پێویستیان بە پارێ و پێیان بگات و ئەو خەڵکە وەریگرن و شتی پێ بکڕن لەوێ پێداویستەکانی ئەوان دەرمانە داو دەرمانە هەموو جۆرە داو دەرمانێک کە پێویستەوە ئەوە خەڵکی پسپۆر ئەو بابەتانە ئەزانێت چییە پێداویستەکانی ئەوان شیرە خواردنی مناڵە پێداویستەکانی ئەوان پێداویستەکانی ژنانە و هەر پێداویستێکی تر کە مرۆڤ پێویستی پێتین هیوادارم خەڵکی کوردستان پەلە بکە بەڕێزان ئەم هاوکاریکردنە دیسانەوە پێم خۆشە هەمیشە گرێدانێکی معریفی بۆ بکەین کۆکردنەوەی شیر کۆکردنەوەی پارە کۆکردنەوەی داو دەرمان واتە پێکەوەبوونی نەتەوەیی ئێمەیە لە دروستبوونی مناڵێکە واتە پێکەوەبوونی ئێمەیە لە تیمارکردنی بریندارێکە واتە پێکەوەبوونی ئێمەیە لە چارەسەری نەخۆشێکە واتە پێکەوەبوونی نەتەوەیی دادپەروەرانەی ئێمەیە لە گەرمکردنەوەی ماڵێک بە دیێرچاوی جیهانم پێکەوەبوونە دەبینێت ئەم پێکەوەبوونە ئەبینێ و ئەم پێکەوەبوونە ڕایگرتوون خاڵێک زۆر گرنگە بەڕێزان ئێمە لە بەردەم تراژیدیای غەزا بووین کە هاوسۆز بووین لەگەڵیانەوە من هەر هاوسۆزیشم لەگەڵیانە بەڵام بیخە بەرچاوی خۆت هەموو جیهانی ئیسلامی هەموو جیهانی عەرەبی لە بەردەم غەزا شکستی هێنا بەڵام لە کاتێکە هەموو دنیا ئەیانتوانی هاوکاری بن بەڵام کورد لە پشتیوانی ڕۆژاوا سەرکەوتنی تۆمار کرد و ئەمەیە خاڵی سەرکەوتنمان و پێویستە بەردەوام بێ ئەمەیە یەکێتی نەتەوەی دادپەروەرانە من باوەڕم وایە یەک بەیەکی کورد لە بەردەم مەترسیایە هەر بۆیە داوای ئەو مقاومە و مەناعەیەکەین ئەو بەرگریە نەتەوەیە پێویستە دروست بێ بێگومان بەپێی ئەو گەلە کۆمەیی کە هەیە بەپێی ئەو پلانەی کە دانراوە بیر لەوە ئەکرێتەوە کورد بە هەندێک مافی سەرەتایی ڕازی بکرێ و کوردێکی دەستبەستراو کوردێکی بێ ئیرادە کوردێکی بێشوناس لە ناو دەوڵەتی ئایندەی سووریا هەبێ باشە کوردێک کە هیچ توانایەکی بەرگری نەبێ کوردێک ئەوی تر مافی بۆ دیاری بکە ئەم مەترسیە هەیە مەترسێکی جددیە ئەمە ترسێ لەسەر ئێرەش هەیە لەسەر هەموو کوردێک هەیە بەڵام ئەی چی ئەتوانێت ڕێگر بێ لە بەردەم ئەم گوتار و پلانەی کە ئەمریکاشی تایە و وڵاتانی تری هێزیشی تایە وڵاتانی ئەقلیمیشی تایە دیسانەوە لە دوای تورکیە بە دەرەجەیەک یعنی بە ئیمتیاز ئەجێندایەکی تورکیە ڕاستەکەی ئەجێندای تورکیە ئەجێندای قەتەریە ئەجێندای ئەمریکیە فەڕەنسا تایەتی بەکو باسەکری ڕەنگە ئیسرائیلی تایە هەر یەکە و بە ڕێژەی جاجا تایەتی حزوری هەیە ڕکەسی ڕەتی نەکردوێتەوە تەماشاکەن ئەو ژەهرە ئەو خیانەت و ناپاکیی کە جەزیرە لە ئیتیکی ڕۆژنامەگەریەکە ئەو زڵمەی کە لە کوردیەکە خەریکی پەمپدان و هاندانی هەموو عەرەب و موسڵمانانی سەرزەویە دژ بە کورد ئەوە جەزیرەیە خەریکە شەرعیەت بە سەربڕینی ئینسانی کوردەدا بە داگیرکردنی نیشتیمان ئەوە عەرەبیە و کەناڵی حەدەس و باقی دەستگاکانی ترە بۆیە ئەم بابەتە تەنها موامەرەیەکی سیاسی نییە موامەرەیەکی سیاسیە موامەرەیەکی کللتوریە موامەرەیەکی مێژوویە موامەرەیەکی میدیاییە موامەرەیەکی ئابوووریە پاشان موامەرەیەکی سەربازیە باشە ینی ئەمە یەک پاکێجی گەورەیە بڕوا بکەن بەس کورد بەرگەیە ماگرێ بەس ئەوەی ئینسانی کووردە بەرگێ ئەم بابەتە ئەگرێ و چەکی ڕوبەڕووبوونەوەی ئەم موامەرە کە ئەتوانێت هەڵی وەشێنێتەوە دیسانەوە یەکبوونی کووردە تۆمباراک هیچ نییە جگەل لە ڕوخساری ئەو بەرە جەهەنمی کە ئێوێ کورتیا بچێ ینی بێگومان ئەم پێکەوە بوونە
نەک ئەی گۆڕێ سەرەتای گۆڕانکارەکە دەرکەوتووە کاکاگەریان لە ڕووی کردارەکیەوە لە کوێم کاریگەری دەبینین ئەو ئەجەندایی کە دانراوە بۆ سڕینەوەی ڕۆژئاوای کوردستان کە تۆ وتت تورکیا ڕۆڵی هەیە کە منیش هەڵێم وایە بە پێی پلانی تورکیا بواە یەک دقە تیرۆریستانی داعش کە با بڵێن بە حساب سوپای سوودیای نوێن یەک دقە پشویان نەئەدا تاوەکو بستێک خاکی ڕۆژاوە هەمویان داگیرە کرد و یەک دقە یەک سەعات ئەگربەست ناکرا تەنانەت دەم باوکی ئەحمەد شەر ئەگەر بیری بێ قسەی کردو ئەڵێ نابێ یەک دقە شەڕ ڕابگیرێ باشە بەڵام ئەوەیە ئەمە ئیرادەی کووردە ئێستا وای کردووە چوار ڕۆژەکە دروستە بێت لە پێشە دوایی 15 ڕۆژ درێژەکرێتەوە بەڵام ئەمە بەو مانایە نییە من قسەیەک بکەم دواتر بڵێن وای وتە وا دەرنەچوو نە تورکیا نە بەرژەوەندەکانی ئەمریکا دەسەڵاتدارانی ئێستای ئەمریکا نە سووریایی نوێ هیچی نە هیچ وڵاتێکی دەرەکی هی ئەوە نییە زەڕەیەک متمانەی پێ بکەین بۆیە ئەبێ هەمومان لە شەڕڤانەکانەوە تا ئەگاتە ڕەوەندی کوردی لە کۆی سەرزەویە هەمومان لە سەنگەرەکانی خۆمانە لەسەر پێبین چونکە ئەوانە ناپاکیەکەن ئەوان ناپاکی گەورەکەیان کردووە بۆیە لە هەر لە حەزەیەکە غافڵگیر بووین ئەوان ئەخلاقی ئەویان نییە بڵێن ئاگر بەسمان نایشکێنین ئاگر بەس ئەشکێنن داگیریش ئەکەن سەریش ئەبڕن بۆیە بێمە غافڵگیر نەبین لەم بابەتە و بەردەوامیمان ئەتوانێت ئەم پرۆسەیە وردە بەرەو گۆڕانکاری ببە ینی ئەجەنداکان بەجۆرێک بە جۆرەکان بخاتەوە خزمەت ئێمە باشە ئەو پێدراوانەی کە هەن ئەو واقعە سیاسی و سەربازی کە ئێستا لە سووریا و لە ڕۆژاوای کوردستانە ئەیکەم بە کۆتا پرسیاریش بۆ جەنابەت گەشتبینی بەرامبەر بە چارەنووسی ڕۆژاوای کوردستان بەڵێ گەشتبینم زۆریش گەشتبینم زانی پێوەری گەشتبینی فەرقی هەیە لە منەوەتایەکێکی تر ینی من هەر لەوە ئەزانی هەموو سەرزەوی هی تۆ بێ ئەم هەر چوار پارچەی کوردستان هی تۆ بێ هەر چوار پارچەی هی کوردستان هی تۆ بێ و بەدەستەوە بێ ئەگەر شعورێکی نەتەوەی ئەگەر ئینتیمایەکی نەتەوەی نەبێ ناتوانانی بیپارێزی ینی ئەم سەرمێزە کاتێکا پارێزراوە تۆ لێرا هەبی توانای پارێزنی ئەم سەرمێزە نەبێ با هەرمێزەکەی لە بەردەسا بێ ئەشەیەکێکی تر بێت داگیری بکە بۆ من گرنگە لە ڕاستیا ڕۆژاوا بمێنێتەوە ئیشاڵڵا ئەیشمێنێتەوە و دڵنیاشم ئەمێنێتەوە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە خوا نەخواستە لە هەزارە یەک ئەگەر شتێک دروست بوو ئەو شعورە نەتەوەیە هەبێ کە بتوانێت بەرگری بکە بۆ بەدەستێنانەوەی بۆ بە قووەتکردنەوەی ئەمە خاڵە گرنگەکەی کەوا دەردەکەوێ هەیە و دروستە بێ و ڕۆژە دو ڕۆژ بەهێزە بێ کاکا و دێر بڕۆ سیرکە لەسەر شەقام بڕۆ ناو تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و ئەوانە بزانە ئەو لەشکرە لە گەنج ئەو شعورە جوانە ئەو هەستە جوانە پێکەوەیە لە کچ و کوڕ دروست بووە ئەوەیە کە ئەتوانێت ڕۆژ ئاوامان بۆ بپارێزێ باقی پارچەکانی ترمان بۆ بپارێزە لە ناو خۆشە حکومڕانی دیموکراسی پێ دروستکەن ئەخرێمە بۆ معلوماتی بیرمان نەچێ خۆ موچە هێشتا هەر نییە بیرمان نەچێ خۆ دەسەڵاتدارانی هەرێم هەر گەندەڵەکانی ڕابردوون ئەومان بیر نەچووە من بیرم نەچووە لە ناو وەهمان ناژێ هێشتا پەرلەمان کارانە هێشتا پەرلەمان نییە من لە ناو وەهمان هێشتا هێزی پێشمەرگە حیزبیە یەک پڕی دڵمانە لە خەفەت ئەوە لە بیر ناکرێ ئەوە جارێ با لێوا بێ باشە بەس تەمە ناکەم ئەم دەسەڵاتدارانە بە ئاگا بێنەوە ئەو ڕێنیسانس و ڕابوونەی کە تاکی کوردی گرتووەتەوە ئەوانی دەسەڵاتداریش بگرێتەوە تێبگەن ئەوە بڕیار بۆ پرسیاری پێشترم کۆتا پرسیار ئەم پرسیاریش دەکەم بۆ بۆ چوونێکی باز لەوە دەکا کەوتنی ڕۆژاوا یەکسانە بە کەوتنی باشوور بەڵێ وایە بەڵێ ئەمە مۆدێلە مۆدێل تۆمباراک دێت ئەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حکوومەتی فیدراڵی لا مرکزی سەرکەوتو نەبووە باشە ئەم قسەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەک وڵاتە بێ فیدراڵی بێت تەنها عێراقەوە معلومات ێ باشە سەرکەوتو نەبووە ئەوە لەبارە با لە ناو بێشکەکە ئەوەی ڕۆژاوا کە هەڵ گوتارە کە ئەوەی لەبار برد دێ لە عێراقیشا لەبارێ زۆر باشە و با ڕازگۆ بم لەگەڵتا من تاوەکو مانگێ پێش ئێستا زۆر ئەترسام خۆیان شتێک ڕوونەدا چونکە دڵنیا بوو مەگەر شتێک ڕوو بدا ڕەنگە تاوەکو هیچ هێزێک نەبێ بەرگری بکە بەس ئێستا خەریکە ئەو خەمەم ئەڕوێتەوە و هیوادارم ئەو شعورە ئەو بەرپرسیارێتی لای دەسەڵاتدارانی ئەم هەرێمەی دروست بێت زۆر